عليكم السلام کاک ئەحمەد ڕۆژ زۆر بەخێر هاتی سپاست دەکەم زۆر مەمنون من سوپاسیەوە واللهی ئەم سوپاسی تو دەکەم زۆر خۆشحاڵم کە لە نزیکەوە هونەرمەندێکی گەورەی وەکو بەڕێستان دەبینم زۆر خۆشحاڵم واللهی لەو کاتی و هاتی پرسیارێکم لا دروست خۆی دیکە لەو بەچەنەی نیازە هەیە ماڵم ناریش بێنم بۆ ئێرە من ئەی تخوا کاک ئەحمەد لە سلێمانی ڕاهاتووی هەتا هەولێر بەتەنێ هاتی کا ڕێزان خان کچە جوانەکەم تۆی جوە بگرێ بەڕاستی بە حەقەت من خۆم شادۆ تۆ لە ماڵ و مناڵ من لە تا ئەو لایەنەم ڕام کردو ئەمەوێ لە سلێمانی هاتوومەتە هەولێر لێرە ژنێ بێنم خۆ بەڕاستی بەخوای کاک ئەحمەد ئەمن میوانیەوە قبول ناکەم ئاخدە وەڵڵاهی برا من هاتوومی ئەعلانی کەم لە هەولێر ژنێ بێنم لۆ لە دیارە لە هەولێر ژن زۆرە نە مەسەلە ئەوە نییە ئەدی مەسەلەتە لە سلێمانی مناڵەکانم ناهێڵن بیێنم کاکە زوو خاوەستیان کاک ئەحمەد خێزانێکت هەیە خێزانێکی وەکی ڕێزان خانی گوناح نییە ژنی بەسەر بینی کچی هەر بۆ تەمسی لە قابلم ئەو بگۆڕ مژنی خۆ بەڕاستی دەوڵای ئەو قسم بەدڵی عەلیکم قۆڕ بە و تاپڕی سەرم لە پشتەوە دۆزیەوە یەک دقە مەجالمە نازم ساعتێکە ئاواکەیت و شاڵەوە تۆ تێبی ئێمەژن بێنی کاک ئەحمەد ئەدی نەتگۆ بە دزی هاتیمە ئی باشە من کەس نەیزانیوە سلێمانیم بەجێش هاتم بۆ هەولێر ئێوە چۆن زانیتان بەس تێ بکەن کو نازانن ئەرێ ئێوە چین ئەری ئێوە زوو خاوەستتان کردم شێتان کردم باوکە بۆ قڕان چێسە من جۆ دۆست ئاوا دەبۆ کاک ئەحمەد ناحەقی نییە منداڵی کاکە پورم من دەبۆ معلوماتان ئەو ژنە هەرە هێنم ئەیێنی بەخوای لە هەولێر ناهێنی ئەگەر نەمهێنا بەخوای بۆ موشکیلەیان عائیلەی کاک ئەحمەدی ئارەوەڵان یازمێ بیێنم بەڵێ ئەمە دەسە ئەوە دەسە ئەمە دەسی باوکە عوسمانە بۆی بەیامەقی نەگە ئەی هەر ئێوە موئامەرە لە منەکەن با منیش موئامەرەیەکتان لێکەم بەڵێ هێنم هەرگیز نایێنی هەرگیز نایێنی هەرگیز نایێنی عوسمان ئەرێ عوسمان ئەرێ عوسمان ئەرێ عوسمان 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 هاوەڕ عوسمان دەی عوسمان وەی عوسمان هاوەڕ عوسمان هاوەڕ دەبخۆ ئەرێ دەبەسە عەمرتان نەمێنێ بۆ خاتری پێغەمبەر ئاوا هەل لەسەر عینەن لەحنی خۆتان بۆ معلوماتان من ژن ئاهێنم بۆ معلوماتان من هەر ئەیهێنم ئەگەر نەمهێنا لاجی بلابم لاجی بلابم لاجی بلابم عوسمان بەسە ئەو وەزعمە بەدەست ئەو لامەوە